بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى، والصلاة والسلام على حبيبه المصطفى وعلى آله وأصحابه أهل الصدق والوفاء، وبعد. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار لەسەر هەموو لایەک بێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا ئەم جارش لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی تشک بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد بوومەوە. خۆشەویستان و بەڕێزان، لە چەند ئەڵقەیەکی ڕابردوو چەند ئامۆژگاریەکمان پێشکەش بە گەنجانی خۆشەویست کرد. ئەم ئەڵقەش هەر درێژە پێدەری ئەڵقەکانی ڕابردوو ئەبێت و لە ئەڵقەی ئەمڕۆمان ئامۆژگاریەکی تر سەرەتا پێشکەش بۆ خۆم، پاشان بۆ گەنجانی بەڕێز و خۆشەویست، بەو هیوایی کەوا سوودی هەبێتن. گەنجی بەڕێز و خۆشەویست، ئامۆژگاری ئەمڕۆمان ئەوەیە کەوا چاکە کاربی لەگەڵ جیرانەکانت و ئەزیەت و ئازار بە جیرانەکانت نەگەیەنی. ئەگەر تەماشای ئاینی پیرۆزی ئیسلام بکەین گەنجی بەڕێز، دەبینی ئیسلام مافی جیرانی زۆر بە گەورە داناوە. بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ وا گومانی برد کەوا جیران میرات لە جیرانە ئەگرێتن، چونکە ئەوەندە جبریل عەلەیهی سەلام وەسیەتی لە پێغەمبەری خوا ئەکرد عەلەیهی سەڵات وەسەلام کە چاکە کار بیت و مسلمانان چاکە کار بن لەگەڵ جیرانەکانیان. ئەو تا دەفەرمێ ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه. ئەفەرمێ بەردەوام جبریل عەلەیهی السلام وەسیەت و ئامۆژگاری ئەکردم کەوا لەگەڵ جیرانەکانم باش بم و مسلمانان لەگەڵ جیرانەکانیان باش بن، هەتا گومانی ئەوم برد کە جیران میرات لە جیرانەگرێتن. کەواتەوە ئیسلامە کە پلە و پایی جیرانی ئەوەندە بەرز ڕاگرتووە. تەماشای قورئانی پیرۆز کە گەنجی بەڕێز و خۆشەویست، ئەوە تا قورئان ئامۆژگاریمانەکاتن کە چاکە بکەین لەگەڵ جیران. ئەفەرمێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنب والصاحب بالجنب. باش ئەوەی خوای پەروەردگار کە ئامۆژگاریمانەکاتن کە عیبادەتی خوا بکەین بە تاک و تەنها خوا بپەرستین، شەریک و هاوڵ بۆ خوای پەروەردگار بڕیار نەدەین. هەروەها وەسیەت و ئامۆژگاریمانەکە کە لەگەڵ دایک و باوک چاک بین، لەگەڵ خزمان و کەسانمان باش بین، لەگەڵ یەتیم و هێتیمەکان، لەگەڵ هەژاران. پاشان پێمانە فەرمێ کە لەگەڵ جیرانی نزیک و هەروەها جیرانی تۆزێک دوورتر لەو کە چاک بین. بەڵێ خۆشەویستان، کەواتە قورئانی پیرۆز گرنگیەکی تایبەتی بە جیران داوە. بۆیە گەنجی بەڕێز پێویستە جەنابێت هەر لە سەرەتای تەمەنتەوە، لە بەهاری تەمەنتەوە، لە ئێستاوە خۆت ڕابێنی کە چاکە کاربی لەگەڵ جیرانەکانت. تەماشاکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆن جەختەکاتەوە کە ئێمە چاکە لەگەڵ جیران بکەین، ڕێز لە جیرانمان بگرین. ئەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم جاره. لرواية مسلم ده هاتوا فليحسن إلى جاره. أفرمي هر كسيك باوري بخوا وبروجي دواي هيا باتاكا لقل جيرانك، ريز لجيرانكي بقري، باتاكا لقل جيرانكي بكاتن. بەڵێ گەنجی بەڕێز، دەزانی ئەوەی کە چاکە کار بێ لەگەڵ جیرانەکەی چاکە بکاتن، ئەو کەسە باشترین کەسە لە لای خوای پەروەردگار. ئەو چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ خەیر الأصحاب عند الله خەیرهم لصاحبه. باشترین هاوڕێ لای خوای پەروەردگار ئەو هاوڕەیە کە بۆ هاوڕێکەی خۆی باشە. وخەیر الجیران عند الله خەیرهم لجاره. و باشترین جیرانیش لای خوای پەروەردگار ئەو جیرانەیە، ئەو کەسەیە کە بۆ جیرانەکانی خۆی باشە. کەواتە دەبا هەوڵ دەین ببینە باشترین کەس لای خوای پەروەردگار. بەڵام بابزانین چێ جیرانە؟ جیران چێیە؟ طبعا جیران ئەو کەسەیە کە لە دەوروبەری تۆیە، لە دەوروبەرتە، جا مسلمانە یان کافرە. کەواتە ئێمە کە دەڵێن جیران مەبەستمان تەنها مسلمان نییە، هەر کەسێک جیرانتە، مسلمان بێ، کافر بێ، بێ باوەڕە. بەڵام ئایا سنوورەکەی تا کوێیە؟ ئەوە عرف دیاری دەکاتن. طبعا زانان زۆر قسەیان لەسەر کردووە، بەڵام ڕای ڕاجح ئەوەیە عرف دیاری دەکاتن کە بە چەند دەگوترێ جیران ئەوەندە جیرانە و مافی بەسەرتەوە هەیە. بەڵام ئەومان لەبیر نەچێت جیرانەکانیش پلەپایە مەرتەبەیان جیایە لە یەکتری. جیران هەیە خزمتە
ومسلمانیشە و جیرانیشتە. طبعا ئەو کەسە سێ مافی لەسەرتە، بەڵام هەیە دوو مافی لەسەرتە، هەم مسلمانە هەم جیرانە. هەیە یەک مافی لەسەرتە، تەنها جیرانتە بەڵام مسلمان نییە و خزمیشت نییە. ئەو کەسە مافی جیرانەتی پێویستە پێشێل نەکەی و مافی جیرانەتی بپارێزی. کەواتە ئەوە جیران. بەڵام ئایا جیران بەس بەو کەسە ئەگوترێت کە لە ماڵ، لە خانوو، لە مەسکەن دەبێتە جیرانت، یاخود جیرانەتی تریشمان هەیە؟ نەخێر، جیران زۆر شێوازی هەیە. بۆ نمونە جیرانی دوکانت لە بازار، جیرانی وەزیفە و فەرمانبەریت لە فەرمانبەریدا، جیرانی خوێندن لە خوێندن و دیراستدا. کاتە جیرانەکان جۆرا و جۆرن، هەر کەسێک لە هەر شتێکدا جیرانتە پێویستە ئەو مافانەی ڕەچاو بکەی و پێویستە بەڕاستی چاکەی لەگەڵ بکەی و ڕێزی بگری و ئەزیەت و ئازاری نەدەی. چەند مافێکشی لەسەرتە لە بیرتمان نەچێتن، مافەکان وەڵامی سەلامی بدەیتەوە هەر کاتێک سڵاوی لێ کردی. هەروەها پێویستە کاتێک کە بانک تەکا بۆ ماڵەوە، بە تایبەتی جیرانی ماڵ و جیرانی خان و پێویستە وەڵامی بدەیتەوە. ئەگەرچی ئەو مافە بۆ هەموو کەسێکە، هەر کەسێک کە ئیجابەت و داوەکە بانجی کردی پێویستە وەڵامی بدەیتەوە. بەڵام بۆ جیران ئەولاترە، چونکە چکە خۆشەویستێکی زۆر دروست دەکاتن لە بینی جیرانەکاندا. کاتێک کە هەمووشۆی یەکەکەن، سەردانی یەکەکەن، پەیوەندی و خۆشەویستی و مەحەبەت لە بینی جیرانەکان پەیدا ئەبێتن. کەواتە ئەمە خاڵێکیان. خاڵی دووەم پێویستە ئەزیەت و ئازار. ئەوە یەکێکە لە مافەکانی جیران کە ئەزیەتی پێنەگەینی، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەفەرمێ والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن. سێ جار پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەفەرمێ باوەڕی نییە. گوتیان چێ ئەی پێغەمبەری خوا؟ قيل من يا رسول الله؟ قال من لا يأمن جاره بوائقه. هەر کەسێک کە لە خراپە و خراپەکاری جیرانەکەی خۆی ئەمین نەبێتن، بەڕاستی ئەو کەسە باوەڕی نییە. یاخود لە فەرمودەیەکتر داهات و لە ڕیوایەتێکتر لا يدخل الجنة من لا يأمن جاره بوائقه. بەڵێ خۆشەویستان، بە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام پێیان فەرموو ئافرەتێک هەیە شەوان شەو نوێژەکات تا بەیانی و ڕۆژان بە ڕۆژوە بیتن، بەڵام تۆزێک زمانی خراپە بەرامبەر جیرانەکانی. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەزانن چۆن وەڵامی سەحابەی داوە. یعنی ئەو کەسەی کە باشە و نوێژیش بکاتن، با ڕۆژانیش بە ڕۆژوو بێتن، بەڵام گوتیان وەفی لیسانیها شەیء تؤذی جیرانها قال لا خەیڕ فیها. پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتی ئەو ئافرەتە هیچ خێری تێدا نییە، و فەرمووی هی فی النار، چونکە ئەزیەت و ئازار بە جیرانەکانی ئەدا، ئەو ئافرەتە ئەهلی ئاگرە. خوای گەورە پەنامان بداتن بۆ تەنها بە ئەزیەتدانی جیرانەکانی. کەواتە ئاگامان لێبێ بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام هەڕەشەی لێ کردوین ئەوەی کە ئەزیەت و ئازار بە جیرانەکانی بدە. خاڵێکی تر لە مافەکانی جیران ئەوەیە نەک هەر ئەزیەتی پێنەگەینێ، پێویستە تەحەمولی ئەزیەت و ئازاریشی بکەین. واتە کاتێک کە جیرانەکەت لەگەڵ خراپە، تۆ وەک گەنجێکی مسلمان پێویستە تەحەمولی ئازارەکانی، ئەزیەتەکانی، ناخۆشی و ناڕەحەتیەکانی جیرانەکەت بکەین. بۆیە حەسەن ڕەحمەتی خوای لێ بێتن ئەفەرمێ ليس حسن الجوار كف الأذى. چاکە لەگەڵ جیرانکردن ئەوە نییە کە تۆ لەگەڵی باش بی یاخود ئەزیەت و ئازاری پێنەگەینی، نە، بەڵکو ئەفەرمێتن حسن الجوار الصبر على الأذى. چاکە لەگەڵ جیرانکردن ئەوەیە ئارام بگری لەسەر ناڕەحەتیەکانی کە بەڕاستی ئەوەیان ناخۆشە، کە خراپ بێ لەگەڵت جیرانەکەت تۆ لەسەر ناڕەحەتیەکان ئارام بگری. خۆشەویستان، مافێشتری جیران ئەوەیە پێویستیەکانی جیرانەکەت جێبەجێ بکەیت. تەماشای ساڵحین کەن، تەماشای سەلەفی ساڵح کەن، خوای گەورە لێیان ڕازی بێتن. دەفەرمێ بەردەوام سەردانی جیرانەکانیان ئەکرد بۆ جێبەجێکردنی پێداویستیەکانی جیرانەکانیان. حتا جاری وها بوو هەدیە بۆ یەکێکیان دەهات، دیاری بۆ دەهات، ئەو دەیگوت بۆ ئەو جیرانە بە، ئەو دەیگوت بۆ ئەوەی تر بە، هەتا جارێکی دەگەڕاوە خانووی یەکەم. ئەوەندە لەگەڵ یەکتری باش بوون. کەواتە پێویستە ئێمەش عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر خۆی و لەسەر باوچی بێت، بە غوڵامەکەی خۆی دەفەرموو ئەگەر بەرخەکەت کوشتەوە پێشەچی بەشی جیرانە جوولەکەکەمان بدە، پێشەچی بەشی ئەو بدە. کەواتە
سەلەفی صالح ئاوابوون لەگەڵ جیرانەکانیان. هەروەها خاڵێکی هەرە گرنگ و کۆتایی ئەوەیە لە مافی جیران کە پێویستە گەنجی بەڕێز ئاگات لێبی ئەوەیە نهێنیەکانی و شتە شاراوەکانی جیرانی خۆت بیشارەوە، ستری کە شەرەف و ناموسی جیرانەکەت بپارێزە کە بەڕاستی ئەوە یعنی مافێکە کە پێویستە زۆر تەکیدی یعنی مافێکی زۆر گرنگە و دەبێت زۆر ئاگامان لێبیتن، چونکە تۆ بە حکمی جیرانەتیت لەگەڵ جیرانەکەت ئاگات لە زۆر شتی نەهێنی ئەبیتن، زۆر شتی شاراوات ئاگا لێ ئەبیتن، خەڵکی تر لەوانەیە نایزانێ. پێویستە تۆ ئەو شتانە ئەو عیب و عارانەی جیرانت بشاریەوە بۆ ئەوەی خوای پەروەردگاریش لە دنیا و لە قیامەتدا عیب و عارەکانی تۆ بشارێتەوە. من ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة. هەر کەسێک مسلمانێک عیب و عارەکانی بشارێتەوە، خوای پەروەردگار لە دنیا و قیامەت عیب و عارەکانی ئەو ئەشارێتەوە. بەڵێ خۆشەویستان، بەداخەوە لە سەردەمی ئەمڕۆماندا بەڕاستی لەگەڵ جیرانەکانمان ئێمە قسووریەکی زۆرمان هەیە، کەم و کورتی زۆرمان هەیە. جیران هەیە تا ئێستا جیرانەکەی خۆی ناناسێتن، جیران هەیە خیانەت لە جیرانەکەی ئەکات، جیران هەیە مافی جیرانەکەی پێشێ لەکاتن. ئێمە ئینشاءالله هەوڵ دەین لەو جۆرە جیرانانە نەبین و باش بین لەگەڵ جیرانەکانمان. ئەگەر وامان کرد کۆمەڵێک سوود و قازانج بینین. یەک لەوانە خۆشەویستی خوای پەروەردگار بەدەستدێنین کاتێک کە چابین لەگەڵ جیرانەکانمان، لە ڕەحمەتی خوای پەروەردگار نێزیکە بینەوە ئەگەر باش بین لەگەڵ جیرانەکان. هەروەها چاکەکردن لەگەڵ جیران ئامرازێکە بۆ پێشکەوتنی کۆمەلگات، چونکە پەیوەندیەکانی کۆمەلگا لەگەڵ یەکتری پەیوەندیەکان تونند و تۆڵە بن و کۆمەلگایەکی پێشکەوت و دروست دەبیتن و هەروەها وەکو گوتم هەموو کۆمەلگا دڵخۆشەوێتن و کۆمەلگایەکە بیتن دوورە بێ لە خەم و خەفەت و کەئابە و ناڕەحەتی. خوای پەروەردگار ئێمەش و مسلمانان پشت و پەنامان بێت، هاوکارمان بێتن بۆ ئەوەی لەگەڵ جیرانەکانمان باش بین و مافەکانی جیرانەکانمان پێشێل نەکەین. خۆشەویستان، تاڵقەیەکی تر و ڕۆژێکی تری نوێ بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست شادەبمەوە. لێرەدا بەخوای گەورە و باڵەدەستان دەسپێرم. وصلى الله وسلم وبارك على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين.